بەڵێ سەبارەت بە راپۆرتەکە و بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بەڕێز سەرمەند بەرزنجی مافپەروەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لەگەڵمانە. کاکسەرمە سوپاس بە ئامادەبوونی بەسان خۆشحاڵم لەگەڵمانی هەڵمەتە چۆنەوە دەستان پێ کردووە گرنگی چییە؟ بەڵێ لە چوارچەوەی ئەو خواست و باسانەی کە لێرە و لەوێ لە نێو هاوڵاتیان زۆر جار باز دەکرا بۆی کە مادەی هۆشبەر لە نێو نێرگەلە یاخود لە نێو معسەری نێرگەلە دەکرێت یاخود لە کافتریاکان بۆتە سەرچاوەیەک بۆ بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر. خۆشبەختانە هێزەکانی ئەمنی و بە تایبەتی هێزەکانی بەڕێوەبەراتی گشتنێشتنی مادەی هۆشبەرەکان بە هەماهەنگی لەگەڵ پۆلیس و تیمی تەندروستی هەڵمەتێکی فراوان دەست پێکراوە بۆ پشکنینی کافتریا و ئەو شوێنە گشتیانەی کە نێرگەلی لێ دەچێشرێت. لەم چوارچەوەیدا هەڵمەتەکە دەست پێکردەوە تا ئێستا ژمارێک لە کافتریاکان لە سنتەری شاری هەولێر و لە بەشێک لە قەزایەکانی دەوروبەری شاری هەولێر هەڵمەتەکە دەست پێکردەوە و خۆشبەختانە ئەنجامێکی زۆر باشی هەبووە. باش ئەنجامەکان چی بووە؟ ئەنجامەکان ئەوەی کە زۆرجار لێرە و لێ باز دەکرات تەنها قسە دەرچووە تا ئێستا پشکنین بۆ سەرجەم کارمەندانی ئەو کارمەندانی لە کافتریاکان کار دەکەن کراوە و پشکنی نمونەی معسەلی یاخود ئەو خەڵک زۆر ترسی لەوە هەیە کاکسەرمەند، ینی مادە هۆشبەرەکە کرابێتە ناو تووتنەکەەوە نەخێر وەکو پێویست زانیاری لەسەر ئەو بابەتە نیە چونکە کەمترین نرخی مادەی ینی خراپترین یاخود ئەوەی کە هەرزانترین جۆری مادەی هۆشبەر نرخەکەی نرخی 1 گرامی لە نێوان 25 تاوەکو 40,000 دینارە. ئەگەر خاوەنی کافتریایەک چەند گرام لە مادەی هۆشبەر لەگەڵ چەند معسەری ئەو نێرگەلێت و لەگەڵ تووتنی ئەو نێرگەلێت تێکەڵاو بکات. نمونەی تووتنەکان هەمووی وەرگیراوە لە ڕێگەی تاقیگەی تایبەتی لە وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی گشتنێشتنی مادە هۆشبەرەکان پشکنینی بۆ کراوە تاوەکو ئێستا کە لە هیچ کافتریایەک ئەو بابەتە نەدۆزراوەتەوە. نمونەی وەکو لە راپۆرتەکەشتاندا ئاماژەتان پێکرد کارمەندەکان سەرجەمیان پشکنینی تایبەتی تەنانەت خوێن و میزیان بۆ کراوە تاوەکو ئێستاکە ئەنجامەکەی هیچ ئەوە دەرنەچووە کە کەسێک توشبی بەکارهێنەری مادەی هۆشبەر بێت. و دەمەوێت ئاماژەی دیکە بکەم زۆر جار باز دەکرا کە لێرە و لێ نێرگەلە ینی ئەو ئاشکرایە کە لە کافتریاکان کارمەندی تایبەت بە خۆشکردنی نێرگەلە هەیە. ئەگەر لە کافتریاک ڕۆژانە 100 تاوەکو 150 نێرگەلە بفرۆشرێت لەلایەن کارمەندێک دوو کارمەندەوە بەلەوەی کە پێشکەشی ئەو کەسێک کە داوای کردو پێشکەشی بکرێت نێرگەلەکە خۆش دەکرێت. یان ئەگەر کەسێک ڕۆژانە 5 دقیقە ئەو نێرگەلەیە بە بەردەوام بچێشێت ئەوە 150 جارانی 5 خولەچ بکەیانی ئەو کەسێک کە نێرگەلە خۆش دەکا ڕەنگە لە ماوەیەکی زۆر کەم بێتە مدمنی مادەی هۆشبەر. خۆشبەختانە یانی هیچ ئەو حاڵەتانە دەرنەچووە و هەمووشیان پشکنیان بۆ کراوە سەرجەمیان سەلامەت. باشە ئەگەر هات و خوا نەخواستە ڕستۆرانتێک کافتریایەک لە پشکنینەکە دەرنەچوو ئیجرا بەرامبەری چییە؟ بێگومان بە پێی یاسا ڕێکاری یاسای بەرامبەر دەگیرێتە بەر بە تۆمەتی بازرگانیکردن و بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕێکاری یاسای بەرامبەر دەگیرێتە بەر دوای تەواوکردنی ڕێکارەکان لەلایەن دادگاوە چۆنێتی هێنانی مادەکان بڕی ئەو مادانێک کە دەستی بەسەر دادەچێت ڕێکاری یاسایەکان لەلایەن دادگا و ئەفسەرانی لێکۆڵینەوەکاری لەسەر دەکرێت و ڕێکاری یاسایی لە بەرامبەری دەگیرێتە بە سەرجەم ڕیستۆرانت و کافتریاکانی هەولێرە پشکنن. بەڵێ بێگومان ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت و لە داهاتوودا ڕەنگە شار و شارۆچکەکانی دیکەش بگرێتەوە و ئەو دەنگ و ئەو قسانەی کە لێرەوە باز دەکرێت لێرە و لەوێ کە نێرگەلە یاخود ئەو شوێنانەی کە سەرچاوی بڵاوبوونەوەی مادەی هۆشبەرن ڕاست نیە. بەڵام من دەمەوێت ئاماژە بەیەک خاڵی زۆر گرنگ بکەم ئەویش ئەوەیە کە پێویستە دایکان و باوکان بە تەواوی چاودێری منداڵەکان بە تایبەتی گەنجەکان بکەن کە کاتەکانی خۆیان لەکوێ بەسەر دەبن. ئەگەر ئێمە ناڵێن مادەی هۆشبەر لەو کافتریانە لە نێو معسەری نێرگەلەکاندا نەبێ ئیتر ئەوانە شوێنێکی سەلامەتن نەخێر ڕەنگە ئەو کۆبوونەوە ئۆرگ و گردبوونەوەوانەی کە لەوێ دەکرێت سەرچاوەیەک بێت یاخود یەکێک لە شوێنەکانی ئاڵوگۆڕی مادەی هۆشبەر بێت لەلایەن بەکارهێنەرەکانەوە ئەو کەسانێک کە لەوێ کۆ دەبنەوە زۆر جار لەوێ هەندێک جار با بڵێن ئاڵوگۆڕی مادەکان لەکەن لەلایەن گەنجەکانەوە بۆ ئەوەی کە زۆر گرنگە دایکان و باوکان چاودێری تەواوی منداڵەکانیان بکەن و بزانن دەستنە کوێ کاتەکانی خۆیان لەکوێ بەسەر دەبن و لەگەڵ چێ هەڵس و کەوت دەکەن و چاودێرێکی تەواویان بکەن لەم بارەوە. کاکسەرمەندەم هەڵمەتە زۆر گرنگە شار و شارۆچکەکانی ژەگرێتەوە یان تەنیا بێگومان هەر شوێنێک کە گومانی لەسەر بێت بۆکو باڵێن یاخود زانیاری لەلایەن بگاتە هێزە ئەمنیەکان بۆی کە ئەم شوێنە گومانی ئەو مادەی لێ دەکرێت گومانی بڵاوبوونەوەی ئەو مادە هۆشبەرانەی لێ دەکرێت بێگومان لە داهاتوودا هەڵمەتەکە فراوانتر دەبێت و
شار و شارچکەکانی دیکەش دەگرێتەوە. تا چەند خەڵک هاوکارە تا چەند خاوەن ڕیستۆرانت و کافتریاکان خۆیان هاوکارن بۆی کە پشکنینیان بۆ بکرێت بێگومان ینی بۆ خۆ دەزانی کردنەوەی هەر شوێنێک پێویستی بە کۆمەڵێک زنجێرێک ڕێکار هەیە کردنەوەی کافیتریا و ڕێستورانتێک یا خود شوێنێکی گشتی بە پێویستی بە ڕەزامەندی و مۆڵەتی چەندین لایانی پەیوەندیدار هەیە چێک لەوانە هێزەکانی ئاسایش تیمەکانی تەندروستی قایم قامەتی قەزایەکان ینی ئەمانە هەمووی پشکنین و با بڵێن چاودێری تەندروستیان بۆ دەکرێت و دواتر مۆڵەتی فەرمیکردنەوەی پێدەدرێت جگەلەوە بەڵێنامە پڕ دەکاتەوە کە پابەندی سەررجەم ئەو ڕێنمای ئەو ڕاستپاردانە بێت کە لەلایەن ئەو تیمانەوە بۆیان دادەنرێت بۆیە خۆشببختانە ینی تاوەکو ئێستا ئەو هەڵمەتێک کە کراوە ئێمە بە هەمانجی لەگەڵ ئەو تیمەکانی ئاسایش کە بەردەوام لە پەیوەندیدا بوونێ لەگەڵیان بەدەنگەوە هاتنێکی زۆر باشەیەوە سەررجەم خاوەن کافتریا و ڕێستورانت و شوێنە گشتەکان دەرگاکانیان واڵا کردو بۆ هێزە ئەمنەکان و بە شێوەیەکی زۆر وەکو دەڵێ بە سنگ فراوانیەوە پێشوازیان لەم هەڵمەتە کردووە و هاوکارێکی تەواویان بوون و دەستخۆشیان بۆ هێزە ئەمنەکانە بۆ بۆی کە ئەو نیگەرانی ئەو ترسێکە لە لای هاوڵاتیان هەیە بۆی وەکو سەرچاوێک بۆ بڵاوبوونەوەی مادەوەشبەرەکان دەناسرێت بڕەوێتەوە ئەو مەترسێ لە لای هاوڵاتیان نەمێنێت زۆر باشە کاری لیژنەکان ڕۆژانەیە بێگومان بە پێی پێویست ڕەنگە لێرە و لەوێ زانیاری بگات کەس لە فلانە کافتریا بەڵام بە شێوەیەکی گشتی هەڵمەتەکە فراوان دەبێت ڕۆژانە دەبێت بە پێی تایبەتمەندی ئەو هێزانە چکە ئاشکرای خۆ ناکرێ هەموو بە تایبەتی هەڵمەتی هێزە ئەمنەکان بە شێوەی ئاشکرا ئەنجام بدرێت ڕەنگە بە شێوەی کوتوپەڕ بچنە کافتریایەک لە شوێنێک لە بازارێک لە قەزایەک لە ناحەیەک ڕۆژی دواتر هەفتەیەشی تر گرنگەوەی ئەم هەڵمەتە بەردەوام دەبێت و ئەم هەڵمەتە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان هێرێمی کوردستانەوە لە پێناو پارێزگاریکردن لە ئاسایشی نەتەوەی و نیشتیمانیمانە کە بەداخەوە ئێستا لەلایەن ناحەزانی هەرێمەکەمان لەلایەن ناحەزانی وڵاتەکەمانەوە گەنجانمان لاوانمان دەکرێنە ئامانج بۆی کە کۆمەلگایەکی نەخۆش دروست ببێت و تاچی کورد ببێتە تاکێکی بەکارێنەر و دواتر ئاسایشی نەتەوەیمان بکەوێتە ژێر مەترسیەوە. بەڵێ بەڕێز سەرمەند بەرزنجی مافپەروەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر سوپاس باوەندەبوون دەستان